بەوەی خراپی بارودۆخی کارەبای نیشتیمانی سیستەم و بەرنامەی جۆزەی 16 ئەمپێری لەلایەن بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیەوە هەڵوەشەنرایەوە. نووسراوەکەش ئاڕاستەی کارەبای هەڵەبجە کراوە. بەڕێوەبەری ڕاگەیاندنی کارەبای سلێمانی دەڵێت بەدانانی پێوەری زیرەک سیستەمی جۆزەی 16 ئەمپێری هەڵدەوەشێتەوە چونکە هەمان کار دەکات. بڕیاریش دراوە چیتر کار بە بەرنامەی جۆزەی 16 ئەمپێری نەکرێت و بڕیارەکە سلێمانی وەڵەبجەش دەگرێتەوە. لەگەڵ دەستپێکردنی پێوەری زیرەکە ئەو بەرنمەیە نەمێنێت چونکە پێوەری زیرەکە و ئیشاکە جگە لەوەش بەڕاستی لە هەندێک شوێن بەداخەوە دەستکاری جۆزەکان کراوە وەکو با بڵین ساڵانی پێشووتری خۆی کارەبای نەئاجێڕایەوە جۆرێک لە عەدالەتی تیابوو. بۆیە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی ئەو بەرنامەی پێشووی هەڵوەشان دەوانێ و ئێستا هەموو سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بە یەک بەرنامە کارەبایان پێدرێت. نیوەی قەزای ناوەندی هەڵەبجە و ناحیەکانی سیروان و خوڕماڵ سیستەمی جۆزەی 16 ئەمپێریان بۆ دانراوە. پێشتر واژۆ کۆ دەکرایەوە بۆ ئەوەی بەرنامەی کارەبای ماڵان بکرێت بە 16 ئەمپێری چونکە کارەبای زیاتر بەو سیستەمە دەدرا. هەرچەندە بەشێک لە وڵاتیان ناڕازین بە بڕیارەکە و سیستەمی جۆزەی 16 ئەمپێری بە هەنگاوێکی باش دەزانن. ئێمە وەکو هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە کە بەشێکی هەڵەبجە ئەو جۆزەی 16 ئەمپێری بۆ دانراوە ناڕازین بەو بڕیارە چونکە تاکە کارێک تا ئێستا حکومەت کردبێتی و هەم میلەت و هەم حکومەتی سوودمەند بوو بێت ئەم کارەیە وەکو بیستمانە کارەبایەکی زۆر گەڕاوەتەوە بۆ کارەبای نیشتیمانی هەروەها تا ئێستاکە 2 ساڵە نەم حاویلەیەک نەقاتعێک نەسووتاوە. بۆیە ئێمە حەزەکەن وەکو پارێزگای هەڵەبجە کە پارێزگایەکین تەنها بەڕێوەبەرایەتی کارەبا و 1-2 بەڕێوەبەرایەتی تر نێگشتینیە ئێمە جیابین لە پارێزگای سلێمانی. بۆیە خەڵکەکەی زۆر هەژار و فەقیر و منکوبە و بەوە قەنەعەتەکات بە 16 ئەمپێریەکە بۆچی لێ ناگەڕێن. لە نووسراوەکەی کارەبای سلێمانیدا هاتووە بەرەمێنانی وزەی کارەبا کەمی کردووە لە 3700 مێگاواتەوە بۆ 2200 مێگاوات. ئەوە لە کاتێکدایە بۆی نەبوونی دەوامی فەرمانگەکان دەبوو کارەبای نیشتیمانی زیاتر بە وڵاتیان بدرایە. کارەبای سلێمانی لە نووسراوەکەیدا ڕایگەیاندووە بەرنامەی دیاریکراو بۆ جۆزەکان نەماوە و هەموو پارێزگای سلێمانی وەڵەبجە بەرنامەی دابشکردنی کارەبای بۆ هاوڵاتیان وەک یەک لێدێتەوە. ئیدارەکانیش سەرپشت کراون بە مانەوە یاخود لابردنی جۆزەکان. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.